بەردەوامی دەچینە سەر یاریەکەی تر کە ئەم یاریە بە هەمان شێواز بۆ زمانی جەستە کاریگەری هەیە و سوودی هەیە. چیرۆکێکتان بۆ باز دەکەم، دوو مامۆستا دێتە ئێرە، پرسیار لەسەر چیرۆکەکە دەکەم. چێ زووتر دەستی لەسەر ئەم زەنگەدا بگرێ و دای بگرێت، ئەو وەڵامی پرسیارەکە دەداتەوە. ئەگەر وەڵامەکەی هەڵە بوو، ئەوە ئاوی پێدا دەکەم. ئەگەر ئەوی تریش دووەم کە زەنگەکەی داگر بە هەمان شێواز ئاو بەویشدا دەکەین. جا زۆر ئاگدار بە تەرکیز لەسەر پرسیارەکە بێ. لێرە تەکنیکێک بەکاردێنم، قسەکەم لەگەڵ زمانی جەستەکەم ڕەنگە پەیوەندیان بەیەکەوە نەبێ. باشە هەڵ نەخەڵەتەی. دوو مامۆستامان پێویستە چێ حەز دەکات بێت؟ مامۆستا ڕێمان، مامۆستا ئیمان فەرموو چەپڵەیەکیان بۆ لێدان. فەرموون دانیشن، فەرموون شا دانیشن فەرموو. ئامادەن؟ چیرۆکەکە یەک جار باز دەکەم، دوایی دەوەستم پرسیار لەسەر چیرۆکەکە دروست دەکەم. ئامادەن؟ یەک دوو سێ. ڕۆژێک لە ڕۆژان کوڕێک هەبوو تەمەنی 5 ساڵ بوو. ئەو کوڕە ناوی ڕاوێژ بوو. ڕاوێژ بڕیاریدا کە ئەو ڕۆژە لەگەڵ ماڵەوەیان بڕواتە دەرەوە. بەڵام باوکی پێیگوت کوڕم وەڵاهی ئەمڕۆ زۆر بێتاقەتین، ڕەنگە ماڵی مامیشت بێنە ماڵمان، ناتوانین بڕۆین بۆ دەرەوە. بەڵام کوڕەکە زۆر سوور بوو لەسەرەوەی کە بڕواتە دەرەوە لە ماڵەوە و حەزی لە چوونە دەرەوە و شاری یاری بوو. بەڵام ماڵی مامی ڕاوێژ هاتنە ماڵی ڕاوێژ و لە دەرگایاندا بۆیە نەیتوانی بڕوات بۆ دەرەوە. کە ماڵی مامی هاتن، ڕاوێژ بە خێرهاتنی کردن و سنیەک ئاوی بۆ هێنان. بەڵام هەڵەی کرد بوو چونکە دوو کەس هاتنە ژوورەوە، ئەو 4 پەرداخ ئاوی بردە ژوورەوە. و دوای ئەوەی کە خواحافیزی لە میوانەکان کرد، دیسانەوە داوای لە باوکی کرد کە بڕۆن بۆ شاری یاری. بەڵام باوکی ئەمجارە ڕازی نەبوو لەبەر شتێک. ئۆکەی چیرۆکەکە بەردەوام ناکەین، دەست پێ دەکەین. ئامادەن؟ کارەکتەری پرسیارەکەم تەواو کرێکسە دەبێت بۆڵام بدەیەوە. باشە؟ کارەکتەری ناو چیرۆکەکە ناوی ئەحمەد بوو. نەخێر. ناوی چی بوو؟ ناوی ڕاوێژ بوو. ئۆکەی باشە. کارەکتەری ناو چیرۆکەکە ناوی ڕاوێژ بوو، تەمەنی 3 ساڵ بوو. نەخێر تەمەنی 5 ساڵ بوو. تەمەنی 5 ساڵ بوو. باشە. بڕیاریدا ئەو ڕۆژە حەزی کرد کە بڕوات بۆ شاری یاری. نەخێر سەرتا بڕوات دەبستنە ماڵی ئیمانی. هەڵەیە بڕوات بۆ شاری یاری. توش تاخیر دادگرت. کە ویستی بڕوات بۆ شاری یاری، باوکی پێگوت ئەمڕۆ ناچین، دەچین بۆ سەیران. نەخێر چی دەچینە ماڵی مامت؟ نا ماڵی مامت دێنە ماڵ. زۆر باشە. پاشان لە ناکاو لە دەرگادرا و ماڵی خاڵی هاتن. نەخێر ماڵی مامی هاتن. ماڵی مامی هاتن؟ ماڵی مامی هاتن. تەواو باشە. ماڵی مامی هاتن، ئەحمەدی ڕاوێژیش ڕاوێژ بوو ناوی؟ باشە. ڕاوێژ بە خێرهاتنی کردن و سنیەک ئاوی بۆ بردن. لە سنیە ئاوەکە ئەو هەڵەی کرد بوو چکە میوانەکان دوو کەس بوون، بەڵام ئەو دوو بەرداخ ئاوی هێنا بوو. 4 پەرداخ ئاوی هێنا بوو. هەڵەیە. کە پەرداخ ئاوەکانی هێنا، پاشان میوانەکان ڕۆیشتن. ڕاوێژیش داوای لە باوکی کرد کە بڕوات بۆ سەیران. نەخێر داوای کرد دووبارە بچنە شاری یاری. باشە. باوکیشی ڕازی بوو. نەخێر ڕازی نەبوو. مامۆستا دڵم لە زیاتر ئاوا بکەم. زۆر باشە، دەستان خۆش فەرموون دانیشن.